ئاستی توشبوون چۆن کەم بکەینەوە کاک دکتۆر داتاکان زۆر مەترسیدار بوون کە ئاماژەتان پێدا لە سەرەتاوە لە هەموو ماڵێکدا پێویستەکە ئاڵوگۆڕی هەوا هەبێ پەنجەرەکان بکرێنەوە جارجارە هاونیشتیمانی شەرنی هەموو کاتێکی لە ناو ماڵ بێس دانی دەرەوە کاکشوەوایەکی سروشتی وەرگێمە وڵاتمان شەرنی هەرناو شارە قەرباڵغەکان بێ چەندین سروشتی جوانمان هەیە لە لادێکان لە دەوروبەرمان جگەرە هەوڵ بدرێ زۆر کەم بکرێتەوە بەرکەوتن بە جگەرە زۆر کەم بکرێتەوە مثلەن جگەرەکێشی دەستی دوی پیاڵێن ئەو مادەی میاویانی کە ڕۆژانە بەرکەوتنت هەیە هەوڵ بدە بە تایبەتی ئافرەتان کە مادەی پاکەرە زۆر بەکارهێنن دەمامەکیان دەستکەش بەکاربێنن ئەو هاونیشتیمانیانی کە پیشیان بەرکەوتنە بە مادەی میاویانە ئەبێ دەمامک ماسک زۆر ببەستن دەستکەش زۆر بەکاربێن جلوبەرێکیان زوو بگۆڕن زوو ژینگەی ئەو ژووریان شوێنە و کارگە داخراوە بگۆڕن ئەوانەی کە لە بەنزیخانەکان کارەکەن هەروواگادار بن ئەوانەی کە بەردەوام لە شارە قەرباڵغەکانن دەمامک زۆر بەکاربێنن چکە بەردەوام بەرکەوتنیان هەیە بەم ژینکە ناپاکە و لە هەمان کاتیشدا ئێمە حەزمان کردووە کە هەم حکوومەت هەم هاوڵاتیان هەم پزیشکان هەم پسپۆڕانی تر لەبارەی توژینەوەی بەردەوام بکەن بۆی داتای وردمان لە بەردەستدا بێت چکە ئێمە گرفتێکمان هەیە با بڵێن پشکنین دوای مردن کە پشکنینی لاشە یان ئۆتۆپسی پێڵێن دوای مردن ئەم پشکنینە نەکراوە بووی بزانیم کەسە بە چی مردووە چونکە لە وڵاتی ئەمریکا توێژینەوە کراوە کە ساڵانە 124,000 کەس بەس بە شێرپەنجەی سیەکان گیان لەدەست دەدا لە کاتێکدا مردن بە شێرپەنجەی کۆڵۆن 52,000 بە پرۆستات و پەنکریاس و بە هەندێک نەخۆشی تر تەنها 51,000 یعنی چەندین ئەوەندە بەلایانی کەمە سێ ئەوەندەی مردنە بە شێرپەنجەکانی تر بۆ شێرپەنجەی سیەکان هەندە لە ئاستێکی بەرزدایە لە وڵاتی ئێمەش داتان نییە ئەڵێن مەسەلەن کەسێک گیان لە دەستەداڵن بە کۆڕۆنا مرد کەسێک گیان لە دەستەداڵن بە شێرپەنجە مرد کەسێک گیان لە دەستەداڵن بە جەڵتەی دڵ مرد هەموو ئەمانە پێویستەکە بکرێنە داتان نەک خەڵکەکە لە خودی خۆیەوە بۆچی بۆ ئەوەی ڕێنمایی بەردەوام بدرێ بە هاوڵاتیان ئەمانە جێی بایەخن میهرەبانی دڵسۆزی و لێزانی